پرسی موچە لە 12 ساڵی ڕابردوودا لە هەرێمی کوردستان هەوراز و نشێوی زۆری بەخۆیەوە بینی و دوای چەندین ڕێکەوتن و بەڵێنی جۆراوجۆری بەرپرسانی هەرێم و بڕیاری تەوتینکردنی موچە لەلایەن دادگای فیدراڵیەوە لە 21 دوای 2024 هێشتا ئەم پرسە نەگەڕاوەتەوە سەر ڕێڕەوی ئاسایی خۆی و دەیان موچەی موچەخۆرانی هەرێم لە ڕێی لێبڕین و پاشەکەوت و دواخستنەوە لە خێزانەکانیان گیراوەتەوە و بەرەو چارەنووسێکی نادیار براون. مەسەلەی موچە لە ئەولەویەتی حکوومەتی هەرێمی کوردستانە. لە دوایین کۆبوونەوەیدا حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە 14 2026 نەک هەر چارەنووسی موچەیەکی مانگی 12 2024 و دوو موچەی مانگی 11 و 12 2025 دیاری نەکرد، بەڵکو هیچ بەڵێنێکیشی پێ نەبوو بۆ ئاسایی بوونەوەی ڕەوتی دابەشکردنی موچە لە ساڵی نوێ. ئەم نەریتەی دەستبردن بۆ موچەی موچەخۆرانی هەرێم لەلایەن حکوومەتی هەرێم و بە سوودوەرگرتن لە بێباکیەکانی حکوومەتی فیدراڵ لەلایەک و لاوازبوونی دەنگی شەقام لەلایەکی دیکەوە وای کردووە هەمیشە دەستبردن بۆ موچەی موچەخۆرانی هەرێم بە پاسا و بێپاسا و بژاردەیەکی ئاسان بێت و ئۆباڵەکەشی بەو پەڕی خوێن ساردیەوە دەخرێتە ئەستۆی بەغداد. ئەم دۆخەش وای کردووە لایەنێکی ئۆپۆزیسیۆنی وەک کۆمەڵی دادگەری کە هەمیشە لە پشتی شەقام و مافی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێم بووە لە کۆبوونەوە سیاسیە داخراوەکان یان بە ئاشکرا دەنگ بەرز بکاتەوە و داوا لە هەردوو حکوومەت بکات چیتر یاری بە قوتی خەڵک نەکەن. کۆمەڵی دادگەری لە دوایین کۆبوونەوەیدا لە ڕۆژی چوارشەممە ڕایگەیاندووە فەرمانبەر و موچەخۆران ساڵی ڕابردوو جگەلەوەی هیچ مانگێک لە کاتی خۆیدا ماف و شایستەی خۆیان پێ نەدرا دوو موچەی تەواویشیان سەرنگوم کرا. ئێستاش مانگێک لە ساڵی تازە تێپەڕیوە هیچ ئاسەوارێک لە موچە نییە و ئەمە بە ئاماژەیەکی خراپ و نیازی خراپتری هەولێر و بەغداد دەزانرێت بەرامبەر موچەخۆرانی هەرێم. حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم لە کۆبوونەوەکەی 14 ئەم ساڵدا داوای لە بەغداد کردووە 7 موچەی ساڵانی ڕابردووی موچەخۆرانی هەرێم ڕەوانە بکات کە خەرج نەکراون. لە کاتێکدا بەپێی چەند زانیاریە کە پەیام لە وەزارەتی دارایی هەرێمەوە دەستی کەوتووە تا ئێستا ئەم داواکاریە لە سنووری ڕاگەیاندندا ماوەتەوە و بە نووسراوی فەرمی ڕادەستی حکوومەتی فیدراڵی نەکراوە. وتەبێژی حکوومەتیش ڕایگەیاند چیتر لەگەڵ بەغداد لەسەر موچە گفتوگۆ ناکەن. سەرچاوەکەی وەزارەتی دارایی ئەوەشی بۆ پەیام پشتڕاست کردووەتەوە کە بەغداد لە کاتی خۆیدا نکوڵی لە خەرجکردنی ئەو دوو موچەیە نەکردووە، بەڵام بەهۆی کاتکوشتنەوە ساڵی دارایی 2025 کۆتایی هاتوو ئێستاش پێویستە لە بودجەی 2026دا چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. ئەمەش لە کاتێکدایە پەسەندکردنی یاسای بودجەی عێراق بۆ ئەم ساڵ بە ئەگەرێکی دوور دەزانرێت و ئەوەی دەمێنێتەوە ڕێکەوتنێکی نوێی سیاسیە بۆ دەستەبەرکردنی 12 موچەی ئەم ساڵ و موچە خوراوەکانی ساڵی ڕابردوو. هەرچەندە ڕێکەوتنە سیاسیەکانی پێشتریش لە نێوان هەرێم و بەغداد وەک خۆیان جێبەجێ نەکراون و بەپێی زانیاریەکانی پەیام لە ڕێکەوتنی پێشووی بەرپرسانی هەرێم لەگەڵ حکوومەتەکەی سوودانی و بەواژووی وەزیری دارای عێراق بڕی 13 تریلیۆن و 334 میلیارد دینار بۆ موچەی هەرێم دانرا بوو، بەڵام لەو بڕە تەنها 10 تریلیۆن و 413 میلیارد دینار گەیشتوەتە هەرێم و زیاتر لە 3 تریلیۆن دیناری لای بەغداد ماوە. لە هەموو ئەگەرەکاندا خواردنی موچەی فەرمانبەر و موچەخۆرانی هەرێم لە هەر لایەکەوە بێت، حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بەرپرسیاری یەکەمیەتی کە نەیتوانیوە بەلانی کەمی بە بەرپرسیارەتی خۆی هەستێت کە دابینکردنی موچەیە.